الله خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەی. لە هەرێمی کوردستان دۆخێکی چەقبەستوو هەیە بە جۆرێک کە دوایەوەی کاڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام دراوە، دوای چەندین کۆبوونەوە، دوای چەندین دەست پێشخەری و لێک نزیک بوونەوە و پێشنیازی جۆرا و جۆر، بەڵام تا ئێستا ڕێکەوتنێکی لێ بەرهەم نهاتووە. ئەوەی کە تا ئێستا هەیە دوای ئەوەی کە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین کۆبوونیان لەسەر ئاستی باڵا ئەنجامدا، پارتی دموکراتی کوردستان پێ یەکێتی نیشتیمانی کوردستانی وتی ئێمە بە ژمارەی کورسی پەرلەمانی کوردستان مامەڵاکی باش، بەڵام دواتر یەکێتی نیشتیمانی کوردستانیش هات هاوپەیمانیەتێکی لەگەڵ نەوەی نوێدا ئەنجامدا و وەک ئەوەی دوێنێ سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی وتی 39 بە 39 کورسی نیوەی حکوومەتمان ئەوێت. ئێستا دەست پێشخەریشێ، دەست پێشخەریەکی مامۆستا سەلاحەدین بەهادین و تا ڕادەیەکی زەمینەی ڕاگەیاندن و هەندێک بەرپرسەکانیش دۆخەکەیان والێ کردووە کە گرژی نەبێت، بەڵام چاوەڕوانی دانیشتنن، چاوەڕوانی گفتوگۆن، چاوەڕوانی ڕێکەوتنن. بۆچی پێشتر بە ژمارە بوو؟ بۆچی پێشتر پارتی دموکراتی کوردستان بە ژمارەی کورسی مامەڵاکی، بەڵام ئێستا ئاڵێ لە وەڵا با یەکێتی بەتەنیا بێت. یەکێتی ژەڵێمە هاوپەیمانێتێکمان هەیە و لەو ڕۆژانەش ئیمزای ئەو هاوپەیمانێتی استراتیژیاکەین بە ژمارەی کورسی دێ. 39 کورسیتان هەیە، ئێمەش لەگەڵ هاوپەیمانەکانمان 39 کورسیمان هەیە. عورفێکی یاساییە، عورفێکی دیموکراسیە، گرفتێکی تێدا نییە. ئەگەر ئەوە نەکرێ قسە و باسەکرێت، فەرعی لێکەنەوە، تونێلی لێکەنەوە، ڕێگەی تاریکمان نیشانەدەن، بەڵام چ گرفتێکە گەر هێزێک بەڵێ من 39 کورسی و تۆش 39 کورسی هەیە بە پێی ژمارەی کورسی مامەڵە لەگەڵ یەکترەکەی. لەسەر دۆخی چەقبەستووی هەرێمی کوردستان و کۆمەڵێک کێشە و گرفت و چاوەڕوانەکانی خەڵکی کوردستان پانۆراما گفتوگۆکات لەگەڵ بەڕێز سەرەتا لە بەشیەکەمی بەرنامەکەمان لەگەڵ بەڕێز ئەبوو کاروان سکرتێری حزبی شۆعی کوردستان کە حزبێکی تێکۆشەری کوردستانیە. بەسپاسەوە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێ، دواتریش لەگەڵ بەڕێز عەباس فەتاح لە بەشی دووەمدا گفتوگۆکەین لەبارەی هەمان ئەو پرسە کە بەڕێزیان لە شاری کوێیەوە لەگەڵمانە بێ. بەڕێز کاک ئەبوو کاروان، سوپاس بەو دەرفەتە، سوپاس دەکەم کە لە پانۆراما بەشداری. سەرەتامەوێ پانۆرامایەک لە جەنابتەوە ببیستین دەربارەی دۆخی هەرێمی کوردستان. تێڕوانینی بەڕێستان دەربارەی دۆخی هەرێمی کوردستان چییە؟ زۆر زۆر سپاس، سڵاو بۆ تۆ بۆ بێنەرانی کورسات نیوز. بۆ پرسیارەکانی داهاتووە گە نەختێت دەنگەکانمان زیاد بکەن باشە، دەنگت زۆر بەکەمی داگا پێم کاک زانە. دەربارەی بارودۆخی هەرێمی کوردستان هەموو لایەکمان دەزانین، یعنی ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو خراپیە ڕوات، یعنی ئەوەتانێ ساڵ و نیمێک تێپەڕیە بەسەر هەڵبژاردنە پەرلەمانی کوردستان یەک کۆبوونەوەی کردووە. دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵنەبژێردراوە، کابینەی حکوومەت پێک نەهاتووە و حکوومەتی کاربڕێکەر ئەوە تا نزیکەی 4 مانگە کۆبوونەوەی نەکردووە. لەبەرەوە ئەم ئاراستەیە ئەم بارودۆخە بەرەو ئاراستەیەکمانەوە با بڵێن بە تایبەتی پەیوەندەکانی حیزبولایەنە سیاسیەکان کراوە، بە تایبەتر پارتی یەکێتی بەرەو ئاراستەی دوو ئیدارەیمانەبە. لەبەرەوە ئەم بارودۆخە لەو ڕۆوە بارودۆخێکی خراپە و دەبینرێن لە هەموو لایەکۆ فشار هەیە لەسەر هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی دەسەڵاتەکانی و ئەمە بەدەر نییە ئەو فشارانە لە وڵاتانی ئەقلیمی
و هەروەها لە بەغایشەوە ئیستیغلالی ئەم پەیوەندیە دەکرێت بۆ ئەوەی زیاتر فشار بخەنە سەرمان کە دەزانن ماڵی ئێمە یەک ماڵ نیمان بەرنامەی هاوبەشمان نییە لەبەرەوە ینی بارودۆخێکە ئەتوانین ئینسان لە هەموو تەماشای بکە باش نییە و پەیوەندی بە پەیوەندەکانی دوو حیزبی دەسەڵاتدارەوەیە زیاتر لەبەرەوە دەبینین ئەم پەیوەندیە زیانی گەورەی پێگەیاندین پێشچەند مانگێکە با بڵێن بەرنامەی حکوومەتی بەغا ڕاگەیەنرا هەموومان قسەمان کرد لەسەرەوەی ئەو بەرنمەیە کە پێشکەش کراوە پڕە لە کەم و کوڕی داخوازی مافەکانی گەلی کوردستان و هەرێمی زۆر بەکەمی تێدایە لەبەرەوە دەبینین ینی لە عێراقەوە وایە پەیوەندەکانمان لەگەڵ وڵاتانی ئەقلیمی بەو شێوەیە کە کار ئەکرێ وەکو باسم کرد دەسەڵاتەکان کەم بکەنەوە ئێمە مادەی 140 کە مادەیەکی گرنگ بوو بۆمان چیمان بەسەرهات مەتەلەن سوپا سالاری عێراق کەسێکی کوردستانی بوو کوا لە دەستماندا مەتە ئەوە پارێزگای کەرکووگە نایشارمەوە وەکو زانیاریش پێت بڵێم ئەوەیە ئێستا ئاراستەیەکێ لە پارێزگای کەرکووک با بڵێن لوژنەیەکی یان دروست کردووە ئێستا بە ناوی لوژنەی هاوسەنگیەوە ئەمە معلوماتیە ئەم لوژنەیە بەغیر مباشر با لێرە و لێوێ قسە لەسەرەوەکەن با بڵێن پشک و بەرپرسیارەتەکانی محافەزەی کەرکک و مەجلیسی محافەزە بگەڕێنەوە بۆ 32 بە 32 لە کاتێکا لە کەرکووگە هەڵبژاردن کراوە و بەلای کەیمەوە لایەنی کوردستانی ئێستا 7 کورسی هەیە جگە لە کورسیەکی تر کە پشتگیری لایەنی کوردستانی ئەەکەن بۆیە ئێستا ئەم عینادیە ئەم عینادی سیاسیە زەرەری لێداوین ئەم ئیتیجاهە و ئاراستەیە کە هەموو ڕاستیەکان من ئێڵێم ڕاستیەکانیش لای منە زەرەری لێداوین لەبەرەوە من پێم وایە بارودۆخی هەرێمی کوردستان باش نییە جگە لەو بابەتەکانی تر و لە ڕووەکانی ترۆ ڕەنگە بابەتی ئەم بەرنمەیە نەبێ بەڵێ بەڕێز کاگە بوو کاروان ینی ئێستا پێت وایە کێشەکە لەسەر چیە ینی ئەساسی کێشەکە ئەوەی بەڕێزت بیزانی وەکەوەی کە زانیارە لە هەرێمی کوردستان بۆەوەی کە بەو پەرتەوازەی و ئەو دۆخی کە جەنابەت باست کرد هەبێت پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بە ململانەی حیزبی وایە پەیوەندی بە وەکو باسم کرد بە عینادی سیاسی وایە خەڵکی کوردستان زۆر بێزار بووە بێتاقەت بووە لەم ئیتیجاها نایشارمەوە لە بەڕێستان خەڵک کێشەی ئەوەی نییە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کێبێ سەرۆکی هەرێم کێبێ وەزیری ناوخۆ کێبێ بەڵکو خەڵک دەیەوێت پەرلەمانەکەی کارا بکرێتەوە ئەو پەرلەمانەی کە محکەمەی ئیتیحادی با بڵێن لە کاری خست خەڵک پێ خۆشە پەرلەمانمان هەبێت و کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەست بەکار بێ و پەرلەمانمان هەبێ ڕقابەی حکوومەت بکە پەرلەمانمان هەبێ بوجە پێشکەش بکە بۆیە بەڵام ئێستا لەسەر ئەوەیە بە ئاشکرا دەوترێ ئەم کورسیە بۆ منە یان ئەو کورسیە بۆ ئەوی ترە لەبەرەوە بەرژەوەندی میلەت وا دەخوازێ تەنازول بۆ یەکتری بکەن تەنازولکردن بۆ یەکتری لە خزمەتی ملەتەکەمانە خەڵک ئەو لایەنە بە باشەزانێ بە ئیجابی تەماشایەکە بتوانرێ ڕێککەوتنیە لە بارێژ چکەم ئێستا دنیا قسە لەسەر بە ئاڵوگۆڕ و گۆڕانکاری دەکا لە ناوچەکە لە دنیا لەبەرەوە هەر لایەنێک هەر ملەتێک هەر گەلێک با بڵێن لەم بارودۆخە ئەگەر خاوەن یەکگرتوو نەبێ ئەگەر خاوەن بەرنمەیەکی هاوبەش نەبێ هەتا ئەگەر ئەو گۆڕانکاریش کە باسەکرێ بکرێ لە بەرژەوەندی ناکە بەڵێ بەڕێز کاگە بوو کاروان سەرەتا پارتی دموکراتی کوردستان بە یەکێتی و دوو تێمە بە ژمارەی کورسی مامەڵاکەین یەکێتی ڕۆیشت هاوپەیمانێتێکی پێکێنا لەگەڵنەوەی نوێ ئەسەس وەکو دوێنێش سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵوتی 39 بە 39 کورسین ئەمە هیچ نەنجشی تێدا هەیە گەر دوو حەزب سێ حەزب هاوپەیمانێتێک دروست بکەن ینی بۆچی ئەمە دەبێ
ینی بڵێ ئیلا تۆ ئەبێ بە ژمارەی کەم بێ گفتوگۆ لەگەڵ من بکەیت. بەستنی هاوپەیمانی لە با بڵێن لەگەڵ هەر لایەنێکی سیاسی ئەوە بابەتێکی ینی زۆر ئاساییە تۆ ئەوەکەی، بەڵام گرفتەکە لەوایە تۆ بە بە سینۆش ئەتوانی ئێستا با بڵێن چارەسەری کێشەکانمان بکەیت. کوردستان دابش کراوەتە سەر دوو زۆن و ئەمە بەهێز کراوە ئەمە و ئەم دابشکردنە بووە ئەمرێکی واقع وەکو باس ئەکرێ ینی ڕەنگە ئەوەندەی پەیوەندی بە نەتایجی هەڵبژاردنەکانەوە نەبێ زیاتر پەیوەندی بەوە بێ وەکو باسم کرد تەنازول بە یەکتری بکەن ڕێک بکەون بەرنمەیەکی هاوبەشیانە بێ. ئەوە زۆر جارێمە باسی تەجروبەی عێراقەکەین بەڕێزان تەجروبەی عێراق زۆر جار کەسێکیانە کردە ڕئیسی ئەنجومەنی وەزیران کورسیەکی هەبوو یان دووی هەبوو دەبێ ئەو تەجروبەیە ئەو لایەنە هەنگاوی ئیجابی ئەنێ بە بڕوای ئێمە ئەتوانێ هەڵ بدا با بڵێن خەڵکی تر مشارەکە پێ بکە ڕۆشنبیران و نووسەران و خەڵکی دڵسۆزان ئەی تەنها بنەمای کورسیەکان نەبێ تەنها بنەما لەسەر ئیختیساسات بێ لەسەر توانا بێ لەسەر ئیمکانیات بێ کە ئێستا بەداخەوە لە کوردستانە بوونی نییە یان دەبێ ئەم بابەتانە دابش بکرێت لە نێوان دوو حیزبی سیاسی تەنانەت ئەحزاب و خەڵکیش ئێستا نایشارمەوە لە بەڕێزت بوونەتە پلە دوو پلە سێ مەهماکان هەر کەسێک ئیمکانیەتێکی زۆری هەبێ کاریگەریە بێ بتوانێت زیاتر خزمەت بکە ئەگەر لە پشتگیری لایەنێکی سیاسی لەم دوو لایەنە ناکە جێگای نابێتەوە. ئەم ئاراستەیە کە بەڕاستی ینی سەلماندی کە بەرەو فەشە لە ڕوا ینی دەبێ بیرکردنەوەمان جیاواز بێ لەم واقعی کە ئێستا هەیە. من قەناعەتم وایە نەک لایەنێکیش پەنجاوێکیش تەواو بکە لایەنەکەی تر کەمتر بێ ناتوانێت ئێستا وەکو وتم ئەمە تەرسیق بووە بەهێز کراوە چەسپیوە ینی تۆ ئەگەر ئەم دوو لایەنە لایەنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران تا ئێستا ناتوانێت پۆلیسێک لەژێر دەسەڵاتی زۆنی سەوزا با بڵێن بگوازێتەوە ناتوانێت مدیر عامێک لەو سنوورە بگوازێتەوە ئەو دیویش جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە هەمان شێوەیە ئەمە بووەتە واقعێک ئەم واقعەوە پێویستەکە لێبوردون هەبێ وەکو باسم کرد تەنازولات هەبێ بۆ ئەوەی چارەسەری ئەم کێشە و گرفتانە بکەن ئەمما بەم ئەقلیەتی عینادیە بەم ئەقلیەتەی کە ئێستا ئاراستە دەکرێت کە بەرەو دوو ئیدارەیەمان ئەبا ئەم وەزعێکە خەڵکی کوردستان قوربانی داوە تێکۆشایی داوە ئێستا مەترسیەکان کاکزدانە زۆر زیادی کردووە ئەوە ئێستا نوێنەری ئەمریکا با بڵێن بەراک بە ئیمکانیاتێکی ترۆ هاتووەتە مەیدان سڵاحیەتێکی زیاتری دانراوە ئیتیجاهی ئەمە وازەحە بەرامبەر قەزەی کوردستانی ئەو لەگەڵ مرکزیەت و هێزایە ئێمە کوێین ئێمە لایەنێکی دابش بووینە لە نێوان یەکتری سراعی گەورەمان لەگەڵ یەکتریا هەیە لەبەرەوە باشترین ئامادەکاری ئەوەیە لایەنە سیاسیەکان ڕێککەون لەسەر بەرنامەجێکی هاوبەش لە خزمەتکردنی هاوبەشە یعنی وەکو دەوڵەتی کێ خزمەتی زیاتر بکە ئەوە کاری باش بکە ئەوە مەقبوڵترە بێ لە لایەنی خەڵک چونکە خەڵک وەکو باسم کرد بێتاقەت بووە لەم جۆرە سیاسەتکردنا لەم شێوازەی ئاراستەی کارکردنە کە بە زیان گەڕاوەتەوە بۆ ملەتەکەمان ئەمە ساڵانێکە لە 1993ەوە ئێمە ئەم ئیتیجاها کاری لەسەرەکەین ئەم حکومڕانیە دەبێ بڕوات بەم شێوەیە حکومڕانیەکی بێ لەسەر بنەمای توانا و تااقەت و ئیمکانیاتی بەرامبەرەکان بێ نەک تەنها با بڵێن لەسەرم ئاراستە چونکەم ئێستا دەبینین ئێمە پاشەکشەمان کردووە لە حتا لە پرۆسەی دیموکراتی پاشەکشەمان کردووە لە ئازادیەکان ئەمە هەمووی زیان بە زیان گەڕاوەتەوە ئەوە تا لەم ماوەیە وەفد ڕۆیشتووەتە ئەمریکا ئەڵێن ئەمریکیەکان تووڕەن لێمان تا ئێستا هێزی پێشمەرگە نەبووە تێ هێزێکی یەکگرتوو لەبەرەوە دەبێ حساب بۆ ئەم بابەتانە بکرێ نەک من کورسیەکی زیامەیەکێکی ترکەمتریەیە دەبێ بەم شێوێت تەعامل لەگەڵ یەکتریا بکرێت بەڵێ بەڕێزە بوو کاروان ینی بەڕێزت باسی دوو ئیدارەیەکەی دوێنێ کاک ئاری هەرسین لێرە میوان بوو لە پانۆراما باسی لەوە کرد کە
وتی ئێستا دوو ئیدارەیەکی واقعەیە و تێگەر بەو شێوە بڕۆ بەرەو دوو هەرێمی ئەڕۆین پێت وایە ئەو مەترسیە هەبێ لە ئێستادا بە دڵنیایەوە ئەو ئاراستەیە وەکو کە ئێستا باسمان کرد ئەو ئاراستەیە کە بەرەو دوو ئیدارەیە هەڕوە و ئەوە بە دڵنیاییوە پێگەی ئێمە لاوازەکە وەکو من نامەوێ بچمە دووە ئەم جۆرە سیاسەتکردنە ئەم عیلاقاتەی بینی برادرانی پارتی و یەکێتی زەرەری گەورەی لێداوین پرسی گەلی کوردستان و هەرێمی کوردستان بەرەو تەراجوعێکی گەورە هەیە بینیمان عیلاقاتی خراپی ئەم دوولایەنە زۆر تەجروبەی خراپی بەسەرمانەهێنا نامەوێت یەک بە یەک ناوەکانی بێنمەوە لەبەرەوە باشترین ڕێگا ئەوەیە کە ڕێککەوتن هەبێ و بەرنامەی هاوبەش هەبێ و منافەسە لەسەر کێ خزمەتی زیاترەکە بەو شێوەیە بێت بەڵێ بەڕێز باسی ئەوەت کرد کە لە باسی تەجروبەی عراقت کرد لە عراقدا مەسەلەن ئێستا بەڕێزێک کراوەتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە تەنانەت ڕۆژێکیش پەرلەمانتار نەبووە پەرلەمانتاریشی نییە شیعەکان لەسەری ڕێکەوتون ئەم ئەزمونە ئەگەر بگوازرێتەوە بۆ هەرێمی کوردستان بەڕێزە بوو کاروان پێت وایە هەرێمی کوردستان ئەتوانێت کەسێک لە دەرەوە یەشێتی پارتی بکا بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرکەوتوو بێت من پێم وایە ئەگەر ئاراستەکە و بەرژەوەندی گەلی کوردستان بێ بە دڵنیایی و ئەتوانێت سەرکەوتوو بێ و ئەگەر لە ئەنجومەنی وەزیرانی شۆ دەستی پێ ناکرێ خۆ با برادرانی پارتی و یەکێتی ڕێکەون چەند وزارەتێک بدەنە خەڵکی بێلایەن بدەنە خەڵکی شارەزا بدەنە حیزب و لایەنە سیاسیەکانی تر هێواش ئەم پەنجا بە پەنجایە دەبێ ئاسەواری نەمێنێتەوە کار بکرێ هێواش ئەم ئیتیجاهە وەکو باسمان کرد زەرەری پێگەیاندوین بۆیە ئەگەر نیەت هەبێ هەر کەسێک ببێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەم دوو لایەنە سیاسیە با بڵێن هاوکاری بکەن یارمەتی بدەن ئەوە بە دڵنیایەوە سەرەکەوێ سەرکەوتن بەدینێنێ ئەوە تا شیعە وەکو خۆتیش پرسیارت کرد پشتگیری لایەنێکە کاکە کورسی پەرلەمانی نییە بەڵام هەمویان کۆکن لەسەرەوەی هاوکاری بکەن بۆ خزمەتکردن لەبەرەوە بە دڵنیاییەوە سەرکەوتووە بێ ئەگەر هەر کەسێکیش لایەنێکی تریش ئەگە سراعەکە بەم شێوەیە بێت لە بینی دوو لایەنە با لەم حیزبانەیش بن سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە یەکێک لەم حیزبانە بن لە نەتیجە ئەگەر لایەنەکەی تر هاوکاری نەبێ سەر ناکەوێت بە دڵنیاییەوە زۆر باشە پێت وایە ئەم دۆخە ئەگەر درێژە بچێشێت چ لە ئاستی عراق بێت چ لە ئاستی وڵاتانی ئیقلیمی بێ زیانی گەورەی بۆ هەرێمی کوردستانە بێ بە دڵنیاییەوە زیانی گەورەیە وەکو واوتنە ئێستا ئێمە بەغدا ئەزانین ئیتیجای ئەحزابی سیاسی و بە تایبەتی شیعە و ئەگەر سوننەش بێ بەرامبەر قەزیەی کوردستانی و بەرامبەر قەزیەی هەرێم وازەحە تا پیان بکرێ کاری لەسەرەکەن بۆ ئەوەی دەسەڵاتەکانی هەرێم کەم بێتەوە با بڵێن نەتوانرێ بەو شێوەیە کە پێشتر تەعاملی لەگەڵا کردووە سەنگی هەرێمی کوردستان لاواز بووەتەوە لە ئەنجامی ئەم خیلاف و ناکۆکیەی لە نێوان ئەم دوولایەنەیە هەیە و نایشارینەوە لە بەڕێستان مبارەکەی شەکرێ ئەم ئیتیجاها و ئێستا دەوڵەتانی ئەقلیمی تەنانەت هەردوو ئێرانیش و تورکیاوە ئەگەر بە غێر مباشر پێشتر کاریان کردبێ ئێستا کارەکەن بۆ ئەوەی ئەم دەسەڵاتە لاواز بێت هێواش حتا بەرەو نەمایی نەڕوا خۆ ئیتیجایەکەیە دەیانەوێ عێراق ببێتە عێراقێکی مرکزی وەکو پێشوو لەبەرەوە تۆ ئەگەر چەند پێگەیت خۆت بەهێزکەی ئەوەندە ئەتوانی داخوازیەکانی هەرێمی کوردستان و گەلی کوردستان بچەسپێنی چەند پێگەت لاواز بێ بە دڵنیاییەوە بەرامبەر تواناکانی خۆیان ئاراستەکانی خۆیان ئەچەسپێنن کە لە بەرژەوەندی گەلی کوردستان نییە بەڵێ بەڕێزە بوو کاروانەگەر جەنابەت وەکو کەسایەتێکی سیاسی بە ئەزمون و تێکۆشەر لە هەرێمی کوردستان مەسەلەن ڕووی دەمت بکەیتە پارتی و یەکێتی مەسەلەن پێشنیازی چ کەسایەتێکیان بۆکەی بیکەنە سەرۆک وەزیران بۆ ئەوەی هەرێمی کوردستان لەو دۆخە دەرچێت من ڕەنگە خەڵکی زۆر هەیە لە هەرێمی کوردستان بتوانێ
ئەو کارە لە ئەستۆ بگرێ و بەڕێوەی ببات و توانە هەیە ئیمکانیات هەیە لە دەرەوەی پارتی وەکێتیش. ئێمە قسەمان لەسەر ئەوەیە پێکەوە کار بکەن لەسەر ئەوەی کە بتوانین بەرنمەیەکی هاوبەشمان بێ. ئەم منافەسە ئەتوانم بڵێم ناشەریفانەی بینی ئەم دوو لایەنانە زیانی پێگەیاندون. باشترە بەرژەوەندی ملت بکەنە بنەمایەکی تەواو بۆ ئەوەی ڕێککەوتن ئەنجام بدرێ. لە چ دنیایەکەیە تۆ ساڵ و نێوێکە هەڵبژاردنت کردووە، خەڵک هاتووە دەنگی داوە و بەجددیەوە هاتووە زۆرترین کورسی داوەتە برادرانی پارتی وەکێتی. تۆ ئەو جددیەتە ئەو دڵسۆزیەی خەڵکە بە هەند وەرناگریت و نایەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێریت و حکوومەت پێک بێنی. ئەخە ئەمە کێ هەیە بەجددی پێتانەڵێ منێ ئەم ئیتیجاهی کارکردنەکە ئیتیجایەکە ئینسان چەند تێبینی بدا چەند ڕخنە بکرێ ئیتیجایەکە یعنی ناکرێ دوو حیزبی سیاسی خاوەن مێژوویەکی گەورە خاوەن قوربانێدان و تێکۆشان جگەر لە من بابەتەکەی ئەمڕۆمان ئەوە نییە چەند ڕخنەم هەیە و چەند تێبینیمەیە کە زۆر زۆرە بەڵام تێکۆشان و قوربانێدانەکان زۆر زۆر کراوە. نوێنەرایەتی گەلی کوردستان نەکرێ گەلی کوردستان کیمیاباران کراوە ئەنفال کراوە بە هەزارها شەهیدی هەیە دێهاتەکانی ڕوخێنراوە. چۆن دەبێ بەم شێوەیە لەگەڵ ئەو خەڵکە تەعامل بکرێ؟ لەبەرەوە من دڵنیام خەڵک هەیە بەڵێ خەڵکەیە لە هەموو وزارەتەکانیش بێ خەڵکەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش بێ ئەوە پەرلەمانەکەیش ئەتوانن ڕێککەون لەسەر ئەوەی کە سەرۆکایەتی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرن. لەبەرەوە بەڵێ ئیمکانیاتی یەکجار زۆر هەیە با بڵێن بۆ ئەوەی خەڵکی تر بەگەڕ بخستنەوە باشترن مبادرە ئەوەیە من پێم وایە ئەو دووسێ وەزارەتەی کە زۆر کێشەی لەسەرا ڕێکەوەن لەسەرەوەی بدرێتە کەسی پسپۆر و کەسی دەرەوەی پارتی وەکێتی. بەڵێ بەڵام یەکێتیش لە ڕاگەندراوەکانی باسەکە کە ئێمە ئەو ململانێ و ئەو بابەتێکیکە لە پێناو ژیانی خەڵکە هەڵبەت پارتی شەرواڵێ کەواتە کەوایە ئێوە شەرباسیەوەکەن کە لە دەرەوەی دەسەڵاتن ینی هەر لە پێناو بەرژەوەندی خەڵک بێ ئەی لەکوێ ئەو کۆلکەی هاوبەشە دروستە بێ بەڕێز کاگە بووکارەوە؟ هەر دەبێم دوولایەنە بگەڕێن و بڕێزان ئێستا ئێمە هەموو خەڵکی کوردستان ئەتوانم بڵێم یان لایەنە سیاسیەکان تا ئێستا کاری مامجلال زۆر بەرز ڕاگرن بە نرخ هەموو بەڕێز و حرمەتێکی گەورە و تەماشای مامجلالەکەن. بۆچی؟ یعنی لەبەرەوەی هەندێ لە وەختی خۆی کاری کردووە ناوێنراوە تەنازولات هەرچی یەک بێ بەڵام توانیەتی چارەسەری قەیرانەکان بکە. هاتووە مەسەرەن 2 ساڵ بە 2 ساڵ بوو دوای ئەوەی حکوومەتێکی گرتەوە 2 ساڵەکەی تری هێڵایە و با ئەوش کاکرە چیروان بێ. ئەمە یەکێتی پێ گەورە کردووە. ئەم هەنگاوانە پێی گەورە ئەبێتەوە لای بە تایبەتیش لای خەڵکی دڵسۆزی گەلەکانن. لەبەرەوە دەبێ مبادرەی باش بکرێت. مبادرەی باش بکرێ هەنگاوی ئیجابی بنرێ کاک زانا. بۆیە ینی لوژنە پێک بێنن لوژنەیەکی پێک بێنن ئەستا ئەمڕۆ من باسی ئەوم کرد. ئیتیجای کەرکووک لە کەرکووگا لوژنەی هاوسەنگیان دروست کردەوە. دەزانێ ئەو لوژنەی هاوسەنگیە بەغیر مباش زانیارەکان بۆچی ئەڵێت ئەڵێنەوە دەمانەوێت کورسیەکان بە 32 لە بینی لایەنە سیاسیەکان کورد و تورکمان و عەرەب بچەسپێنین هەوڵی ئەوە ئەدەن. باشە لە لاکەی ترۆوەکو باسم کردەوە 7 کورس کورد هەر خۆی 7 کورسیە هەیە. لەبەرەوە ئەم خاڵە ئایا پارتی وەکێتی نازانن ئەم جۆرە کارکردنە ئەم ئیتیجاهی کارکردنە ئاراستەی کارکردنە سەنگی هەرێم کەمەکە سەنگی هەرێم کەمی کرد لاواز بوو سەنگی پارتی نییە سەنگی یەکێتی نییە سەنگی ئەم بەرپرسانە نییە کە ئێستا حکومڕانی وڵاتی هەرێمی کوردستانەکەن. باشە پرسیارەکە ئەکرێت لە عینادی یەکتریە لە عەکسی یەکتریە ڕێک نەکەون. بەڵێ ئەمە بەڕاستی ئەمە ینی بابەتێکە بەجددی قبول کراو نییە. من پێتان ئەڵێم خەڵکی کوردستانی یەکجار ناڕازیە لەم ئاراستەیە. یعنی ڕاستە ڕەنگە ڕێگری لەکری ئەسڵ ئەگەر بەیانی مەجالێک بدرێ پارتی وەکێتی دژی
هەڵنەبژاردنەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دژی پێکنهێنانی حکوومەت دڵنیا بن بە ملیۆنێک کەس بەیانی دێتە سەرخەت چکەم هەموو بڕۆن لە کەوادری پارتی بپرسن لە قەواعیدی پارتی بپرسن لە کادر و قەواعیدی یەکێتی بپرسن بزان چەند ناڕازیە لەسەر ئەم وەزعە ئەم خەڵکە وەکو باسم کرد مشکلەی ئەوە نییە کە کێ با بڵێن ئەبێتە کام وەزیر و وەزیری ئەوەکە بێ مشکلە ئەوەیە کورد دەیەوێ دامەزراوەکانی زیندوو بکرێتەوە بەکار بکرێتەوە کاروبارەکانی بەباشی بەڕێوە ببە بەڵێ بەڕێز ئەبوو کاروان سکرتێری حەزبی شۆعی کوردستان لاولێرە و لەگەڵمان بووی زۆر سوپاس بۆ دەرفەتە سوپاس بۆ بەڕێستان کە لە پانۆراما بەشدار بوون هەڵبەتە بۆ جەنابتانیش سوپاس دەکەم دووبارە سوپاس دەکەم کاگە بوو کاروان هەڵبەتە لە هەمان تەوەر و لەسەر داواکاریەکانی شتی نیشتیمانی کوردستان بە دیاریکراوی بەڕێز عەباس فەتاح دابی سەرکردایەتی شتی نیشتیمانی کوردستانمان لەگەڵە لە شاری کۆیەوە کاک عەباس سڵاوت لێبێ ئەم کاتت باش ئەو چۆنە کڵاو جامەدانێک کۆیانێکت لەسەر نیە کاک عەباس پێم خۆش بۆ وەختی لەبوو با کاتێک مقابلەی داهاتوو دەمانەوە ئینشاءڵڵا نامانێ بە پیری دەرکەوی بەڵام ها زۆر ڕەسەنایەتی و کۆیایەتیە نا بەسەر چاو ئەربژی ساغبی کاک عەباس کاک عەباس جان دوێنێ ئەکید جەنابیشت لەو مەراسیمە بووی لە یادی یەکێتیدا سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی وتی ئێستا 39 کورسین و داوای نیوەی حکوومەتی شەکەین ئەم بابەتە دەنگۆی زۆری بە دوای خۆی داهێناوە و خەڵکیش بە هەموو هێزوو لایەنە سیاسەکانەوە داوایەوە کە پەرلەمان کارا بێتەوە حکوومەتێک پێک بێ و بتوانرێ خزمەتی خەڵک بکرێت ئەوەی یەکێتی لە چێوە سەرچاوە دەگرێت بەڕێز کاک عەباس بەنای خۆی گەورە سڵاو بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ هەموو خەڵکی کوردستان وەڵا لە چێوە لە سەرچاوی گرتووە بێگومان ساڵێک و 6 مانگەوە ڕەت بوو پەرلەمانی کوردستان هەڵبژێردراوە بەداخەوە کە بۆ یەکەم جارە لە مێژووی پەرلەمانی کوردستان ئەوەندە کات دوا بکەوێ بێگومان ئەمە بەمانای ئەوە دەکەوێت نیشتیمانی کوردستان تاکە داوای لە سەرەتای هەڵبژاردن و لە حملەی هەڵبژاردن و لە دوای هەڵبژاردن و لە کاتی دانووسانەکان پێمان وا بۆ بۆشاییەک هەبووە کە بەڕاستی شەراکەتی ڕاستەقینە لەو حکومەتی ڕابردوو نەبووە دەمانەوێت شەراکەتێکی ڕاستەقینە هەبێ ینی ئێمە نامانەوێت وەزیرێکمان بدەنێ خێرمان پێ بکرێیان چەند وەزیرێکمان دەوێت دەمانوێت شەریک بین لە وڵاتە بۆیە وڵاتە پێکەوە بەڕێوە بەرین چونکە لە بەروەی کەم و کوڕیەکانی کە دروست دەبێت لە وڵاتە ئێمە تێیدا شەریکین خەڵک نارێ پارتی یان برێچێتی دەرێچێتی و پارتی کەواتە بۆ لە حکومڕانی و لە دەسەڵات و لە دابشکردنی سێکتەرەکانی بەڕێوەبردنی ئەم وڵاتە شەریک نەبین بێکومان بۆشایی هەبووە هەموو ئەو سێکتەرە ڕئیسیانەی کە حکومڕانی ئەم وڵاتەیان کردووە لە دەست پارتیدا بووە ئەوەی کاک بابڵ وتی خۆ پێش انتخاباتی ژوتی ینی گوتی دەبێ ئەم جارە یەکێتی ئەو هێزە بێ کە شەریک دەبێ و بەبێ یەکێتیش ناتوانرێ حکومڕانی پێک بێ بێگومان ئەمە واقعەکە ئێستاکە خۆ بۆ خەڵکی کوردستان ڕوون بۆتەوە ینی واقعەکە بەبێ یەکێتی حکوومەت پێک ناتوانرێ بهێندرێ و لەسەر هەندێک شتی بەسیت وەزارەتیش پێ وایە ئەمە کارێکی خراپە کە ئێمە میلەتەکەمان تووشی ئەنواع جیرۆدەیی و دڵتەنجی بکەین ناڕەحەتی بکەین و هەرێمەکەمان تووشی قەلەقی بکەین و دەوڵەتان پێمان برێن ئێوە ئەم هەرێماگە ناتوانن لەوانەیە وەزعی باش نەبێ و حیزبە سیاسیەکانی تر ئێستا گەیشتۆت ناو قەنەعەتە و هەوادارانی یەکێتی و پارتیش هەر بەهەمان شێوە ینی پێیان وایە کارێکی خراپە کە ئەم حکوومەتە پاش سارێک و 6 مانگ پێک نەیە ترس لەسەرە دۆخی هەرێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دۆخێکی ناجێگیرە خراپە لە بەردەمی ئەنواع گۆڕانکاریدا هەیە بە پێچەوانەوە چۆن کاتی خۆی بەرەی کوردستانی لە پێش ڕاپەڕین دروست بوو کە لە ڕاپەڕینە سوودمان لێوەرگرت سوودەکەیەوە بوو ڕاپەڕین کرا کوردستان ئازاد کرا پەرلەمان و حکوومەت پێکێنرا و پێمان وابوو دەبوو پێش ئەم گۆڕانکاریانە و ئەو دۆخەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێویستە حیزبە کوردستانیەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیش پێکەوە هاوڕابن هاودانگ بن هاوتار بن و لەسەر ئەم شتانە ئەمەندە
مناقەشە و کات نەخایەنێ بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان من ناڵێم ینی کەم تەرخەمی بەبەر ناکەوێت بەڵام واقعەکە لەبەر دەمی خەڵکی کوردستانە لەکوێ یەکێتی نیشتیمانی کوردستان نە هەنگاوی نەناوە نەهاتۆتە پێشەوە بە پیردەنجی داخوازی و داوایەکانی پارتی و لایەنەکانی ترۆ نەهاتووە لەکوێ مەسەلەن داوایەکانی ئەوەندە قورس کردووە بۆی حکوومەت پێگنەیە باشە کاعباس ئێستا هەمووی لایەک داوا ئەوە دەکەن مەسەلەن هەموو لایەک داوای ئەوە دەکەن هەتا پێش ئێستاش بەڕێز ئەبوو کاروان سکرتێری حزبی شوعی کوردستان باسەوەی کرد ڕۆڵی سەرۆک مام جەلالی باس کرد کە کاتی خۆی لە حکومڕانیدا و بۆ پێکاتن لەگەڵ پارتیدا کردوێتی یەکێتی ئەگەر قەرار بێ یا بڕیار بێت تەنەزولێ بکە و تەنەزولە چییە مەسەلەن یان پێشتر نەیکردووە یان ئەوە یەکێتیە گرەی دروست کردووە وڵا لەبەر چاوی هەموو خەڵکی کوردستان لەوانەیە چۆن کاتی خۆی جەنابی مام جەلال هەنگاوی دەنا بە تەنیا دەچوو بۆ سەری ڕەش لە پێناوی ئاشتی و تەبایی کە لەوانەیە زۆرێک لە یەکێتیەکانیش ناڕازی بوون لەم بابەتە دەیانگوت بۆ هەر مام جەلال دەچێ و کاک بابڵ ئەمەی زۆر جار دووبارە کردەوە وەک خۆشی جارێک وابزانوتی 16 جار چووە سەری ڕەش و هەر کاتێکش گوتێتیان کۆبوونەوەیە ئەگەروان بە کەسی یەکەم نا دووەم نا سێمی شاتن کاک بابڵ لە پێناوی بەژەوەندی گشتی خۆی بەشداری کردووە بۆەوەی بە هەنگاوەکان بە خێرایی بستە پێشەوە و بتواندرێ بڕیاری کۆتایی لەوە بدرێ و قەت هەنگاوی ئەوەی نەناوە ئەنی هەتاوەکو بۆ پێکەینانی لە ئەوەی سەرۆک کۆماریانی لەگەر جەنابی کاک مەسعود دانیشتووە بۆی کە بتوانن ڕێ بکەون و لە کێشەی سەرۆکایەتی پەرلەمان کە نوێنەرێکی کوردی تێدایە کە لە پارتیا یەکێتی ڕێی باش بووە و مووقیفی باش بووە من نازانم لەکوێ یەکێتی پێویستە ئەگەر مەوزوعی زۆنە کاکەوەڵە ئەگەر پارتی زۆنێکێ بێ وڵایەکێتی شەمان زۆنی هەیە هەمان محافظەی هەیە هەمان سنووری جوگرافی هەیە ئەگەر مەسەلە هێزە کە بەڕاستی باوەڕم بەوە نییە بەداخەوە ئەمە یەک لە مەشاکیلەکانە کە دایمە شەڕی هێز دەکرێ بریاوە هێزێکی لە دەروی حیزبی بووە هەبەس هێزی نیشتیمان ماوە یەک هێزی یەکگرتوو بووە ئەگە هێزە ئەوە هەردوو لا هێزەکەیان هەیە ئەگەر مەسەلەکان کورسیە ئەوان سەرەتا گوتیان بە ژماری کورسی دەیکەین ئەمڕۆکە ئێمە هاوپەیمانیمان هەیە و کورسیەکانمان 39 وەک کاک بابڵ گوتی و ئەوانش 39 هەیە فەرموو ئێمە 39 کورسی بە 39 کورسی و زۆن بە زۆن و هێز بە هێز و حکومەتێک پێک دێنین خۆ 20 سارم حکومەتە ئێمە هەش ساریان ڕێکوتنامەی استراتیجیمان هەبوو پێکەوە بەڕێوەمان برد لە دوای ڕاپەڕین پێکەوە بەڕێوەمان برد پێم وایە خەڵک زۆر ئارامتر بوو زۆر ئەمینتر بوو زۆر مرتاحتر بوو و ژیان و گوزەرانی خەڵک زۆر باشتر بوو خزمەت گوزاریەکان باشتر دەکرا ئێستا باشە بە هەموو نەوەکان لە گەریان دەکەین بە کورسی دەرێن لە گەریان دەکەین بە زۆن دەرن لە گەریان دەکەین بە هێز دەرن لە گەریان دەکەین لە پێناوی بەرژەوەندی گشتی بەڵام ناکرێ ئەم حکومەتە ئەوەی کە شوێنی ڕێیسی و ئەساسیە کە بە سەرۆکایەتی هەرێمە سەرۆکایەتی حکوومەتە وەزارەتی ناوخۆیە پەیوەندیەکانی دەرەوەیە وەزارەتی نەوتە وەزارەتی ناوخۆیە نازانم ئیلا ئاخری ئەمانە بۆ خۆمان وەرن بە ئەوانی تر بەشکەین شتی لەم بابەتە ینی خۆشیان پێم وانە قەنەعەتیان بەمە هەبێ ئەگەر بچی لە ئەندامەکانی سەرکردایەتیان بپرسی قەنەعەتیان بەمە هەبێ ینی ئەگەر زۆر جار قسە جۆ لەم قسەیدا دەگرێت دەرێ ئێمە تەعامل لەگەر 23 کورسەکەی یەکێتی دەکەین یەکێتی ئەمڕۆ هاوپەیمانەتێکی هەیە و جەنابی کاک بابڵش لە دوێنێکە ڕایگەیان کە ڕێکوتنامەی استراتیجی واژۆ دەکەین ئێمە ئێستا کەش بە ژمارە 39 کورسیە لكل حال معاملە ناوهۆڵی پەرلەمانە و ئەوان 39 کورسیان لە ئێمە دەوێ و ئێمە 39 کورسیمان لەوێیان دەوێت کەواتارم حکوومەتەش دەبێت بەڕاستی لەسەری ئێمەش دەبێت تەنازول بکەین ئەوانش دەبێت تەنازول بکەن لە پێناوی بەرژەوەندی گشتی خۆ لە من دەپرسی پێم خۆشە بە یەکێتی و پارتی هەموو وەزارەت و حکوومەتەکان وەرنەگرن بە حیزبەکانی تریش لەم قۆناغی ئێستا کە قۆناغێکی بەڕاستی لە بەردەم گۆڕانکاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێم خۆش بە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانیش بێن بەشداری ئەم حکوومەتە بکەن و لە هەمان کاتدا لە پەرلەمانیش با چاودێری حکوومەت بن با ڕەخنەش بگرن بەمانایەوە نایە کە بێن بەشداری حکوومەت بکەن بەڵام بە ئیشە باشەکان برێن باش وە ئیشی خراپ برێن بۆی کە لەم قۆناغەدا هەمومان پێکەوە بە یەکدەنگی و یەک ڕەنجێ بین خۆ هەنگاون دراوە و من پێم خۆشە جەنابەت ینی ئەگەر کەناڵەکەش جیاواز بێ و تایبەت بێ بە یەکێتی نیشتیمانی کوردستان و نزیک بێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان پرسیاری وەم لێ بکە کە لەکوێ کاک بابڵ هەنگاوی نەناوە لەکوێ نەرمی نەنواندووە لەکوێ بەبیر داوا و داخوازیەکانیان دانەچووە
باشە من ئەو پرسیارت لێ دەکەم بەڕێز کاک عەباس لەکوێ بەڕێز کاک بافڵ نەرمی نەنواندووە لە پێناو بەرژەوەندی خەڵک لەکوێ کاک بافڵ دەست پێشخەری نەکردووە دەستی ئاشتەوایی درێژ نەکردووە و ئێوە هەست بکەن بە ڕاشکاوی پێم بڵێ کە خۆتان بەکەم تەرخەم بزانن کە هۆکار بن بۆ کارانەبوونەوەی پەرلەمان و بۆ پێکنهێنانی حکوومەت. جا من پێم خۆش بوو جەناب وەک ڕۆژنامەنووسێک تۆ خەلەرەکەم بۆ دیاری بکەی من بۆ دراز بکەمەوە یان من پشتیوانی آخر من بەس لێرە ئەتوانم پرسیار بکەم. بەڵێ 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 وەڵام منم پرسیارە خۆزگای ئێستا لە هەواڵێکی پارتیمان بە پرسیایە بۆی ئەگەر ئەم پرسیارە لە هەواڵێکی پارتی بکرای لەوانەیە وان دیقەت و ورتر لاندێک شت بن بۆی وەڵاممان بدەنەوە بۆی ئێمەش وەڵامی خۆمانە بێ بەڵام کاک بابڵ لەم ڕۆژانە لا دوا هەنگاو کە مامۆستا سەلاحەدین بەهادین هەنگاوی ناوە خۆی قسەی کردووە پێم خۆشە ڕاگەیانەکانش خۆی جارێککە لی بپرسنەوە ئایا کاک بابڵ ینی وەکو قەدیم بابرێن مامجەلال وتی وەرەقەسپی بۆی واژۆ نەکردووە بەڵام ئەم حکومەتە بەوە پێک نایە ئێمە بچین لەوێ برین ئەرێدەیاڵەدەی ئێنگۆ بە خێر چەند وەزارەتێکمانەگە دەدەنێ ئێمە لە پێناوی بەرژەوەندی گشتی دەیندا دەنیشین و وەزارەتێکمان بدەنێ و بەڵام مدیر عامەکان ئێوە داینێن و فەڕاش و کارمەند و کرێکار و هەموو شتەکان ئێوە بن حرەسی وەزارەتەکە شەر ئێوە بن قەیناکە وەزیرەکەی مەشبا لە ژوورە دابنیشێ ئەگەر شتێکی احتیادی ڕۆتینات و ئیمزای پێ بکەن و ئەگەر ناش بە قسەی بشتوە چۆنە بێت لە ئەمە ئەهداستان حکومەتەوە بەڕێوە چۆ بەڕام باوەڕکەن ئەمە قۆناغە تێپەڕیوە یعنی با لەوە تاکید بێ پارتی دیموکراتی کوردستان لەوە تاکید بێ من ئەم فکر و مەبادیئی کاک باوڵ و سەرکردایەتی ئێستا یەکێتی ئەوەی هەتا ئەم دقی قسەی لە دەکەین بزانم ئەم قۆناغە تێپەڕیوە کە وەزیرێک لە وەزارەتێک دابنێن کە بە تاقتەنیا لەوێ دابنیشێت و تەنها ئیمزای پێ بکرێت و هیچ دەسەڵاتێکی نەبێ دەبێ وەزارەتمان بدرێتێ دەبێ وەزارەتەکان وەزارەتی یەکێتی نەبن وەزارەتی خزمەتگوزاری کوردی بن بەڕاستی دەبێ وەزیرەکەی پارتیش دەسەڵاتی لە پێنجوین بڕوە وەزیرەکەی یەکێتیش لە زاخۆ بڕوە ئەوە بۆ سەرۆکوەزیر و جێگروەزیرش ڕاستە ئەوە بۆ مدیر عام و بەڕێوەبەری گشتی و کانش ڕاستە ئەمە بۆ سەرۆکایەتی هەرێمیش ڕاستە ئەمە بۆ پەرلەمانیش ڕاستە لەبەرەوە بەڕاستی ینی لە پەرلەمانیش پێویستە هەیئەتی سەرۆکایەتی پێویستە ئەم یاسایە دەستکاری بکرێ و پێویستە هەیئەی سەرۆکایەتیش بەڕاستی بگۆڕدرێ لە نێوانی یەکێتی و پارتی باش نەکرێ لایەنی تر بەشدار بکرێ لایەنی لایەنگر نا لایەنی تر کە دەسەڵاتی خۆی و سربەخۆی خۆی هەبێ لە ناو پەرلەمان بۆ ئەوەی کە بەڕاستی چکە پەرلەمان زۆر گرینگە بەداخەوە لە هەموو دنیا پەرلەمان ینی قەرار دەرەکە وەزیرەکان ینی هەوڵ دەدەن سەرنجی پەرلەمان ڕاکێشن بۆ هەندێک بابەت بەس بەداخەوە لە وڵاتی ئێمە پەرلەمانمان وا بچوو کردوتەوە کە وەزیرەکان جوابی تەلەفۆنیشیان نادەنەوە وەزیرەکان جوابی تەلەفۆنیشیان نادەنەوە بۆ ئیشێکی گشتی خەڵکی کوردستان لەبەرەوە نابێ چیتر ئەم دەستگا و موسسەتانەی کە نوێنەرایەتی میلەت دەکەن و کە بۆ کاری خزمەتگوزاری دەنێردرێنە تێپەڕینی قۆناغەکەت ئەهەمیەت کرێن بەڕێز کاک عەباس باسی تێپەڕینی قۆناغەکەت کرد ئەوانەی کە یەکێتی داوای دەکات ئەوانەی کە یەکێتی سوورە و جەختی لێ دەکاتەوە بۆ خۆیەتی وەکو یەکێتی یان بۆ خەڵکێتی یەکێتی داوای شراکەتی ڕاستەقینە دەکات دەرێ ینی لەم حکومڕانیە بە پێکەوە بەڕێوەی بەرین ینی خۆ داوای شتێکی نەکردووە برێ وەڵایی ئەمە شتە بدەخۆم و داوایەوەی کردووە دەرێ با خزمەتگوزاری داهاتی ئەم وڵاتە لە سندوقێکدا بێ و بۆ خەڵکی کوردستان بە هاوسەنجی و یەکسانی دابەشکرێ با وەزارەتەکان وەزارەتی حیزبی نەبن وەزارەتێک بن بەڕاستی وەزارەتی خزمەتگوزاری بن ینی بۆ ینی ئەم وەزارەتە پێ بگوترێ وەزارەتە پارتی ئەم وەزارەتە یەکێتی ڕنگدانەوەی پارتی و یەکێتی تێدا بێ ئێمە دەمانەوێت ینی بەرنامێک دابڕێژین بە بەرنمێکەوە ئەم جارە حکومەت پێک بێندرێ حکومەتی یەکێتی و پارتی نەبێ حکومەتی هەرێمی کوردستان بێ جاگە یەکێتی و پارتی بە تەنیا لەم حکومەتەن یان حیزبی تریش دێتە ئەم حکومەتەوە بەڵام کەسێکی غەیری یەکێتی و پارتی خۆیان بە غەریب نەزانن دوایی لە وەزیرێک ئەگەر لە بەروەی هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە بەڵام ئەمڕۆ لەوانەیە دەسەڵاتی پارتی تێدا باڵە دەست بێ ئەم وەزارەتە پێی وانە بێ ئەمە وەزارەتێک وەزارەتەکە دەداتە یەکێتی بەڵام چواردەوری هەموو مەسەلەن پاسەوانەکانی دەبێ وان دای بنێن دەبێ کارمەندەکان وان دای بنێن فەرمانبەرەکان وان دای بنێن شوێنە ئەساسەکانی ئەم وەزارەتە ئەی خۆتو ئێمە حکومڕانی ئەگەر متمانەمان پێکدری نەبێ
ئەگەر سیقە و متمانێتەوە بۆ یەکتری نەگەڕێنینەوە بەڕاستی ناتوانین ئێمە حکمڕانی وڵاتە بکەین ئەگەر بە تەنیا بیدەی بە یەکێتیش ئەگەر بە تەنیا بیدەی بە پارتیش ینی لەبەرەوە هەمووشمان وەک یەکێتی وەک پارتی یەکێتیەکان و پارتیەکانیش هەرچێکە مقابلە دەکا گوێی لێ ڕابگرن دەرێ ئەم وڵاتە نە پارتی بە بێچەتی نەیەچەتی بەبێ پارتی ئەمە قەنەعاتێکە نازانم کەی هەموو لایەکمان دەگەینە قەنەعات ئەمە لایەک لای دووەم هەموو لایەکمان دەزانین دوو زۆن هەیە خۆزگاوانە بواە ئەمە لە 1970ەوە دەمانەوێت ئەم دوو زۆنە بۆیا غێرچی لێ دەین سپیکەینەوە کاڵیکەینەوە کاڵ نابێتەوە بەداخەوە ناوە ئالۆزی دەکەینەوە دەمانەوێت ئەم دوو زۆنە نەمینێ بە چ نامینێ بەوە نامینێ کە بەڕاستی ئەوە نەبێ یەکێت کاقوبات کە جێگری سەرۆکی حکومت بووە بەس بتوانێ ئیمزا لە سەی ئەو سنوورە بکە خزمەتی ئەو سنوورە بکە ئەوەندە دەسەڵات بەو دەسەڵاتی خۆی و کاک مەسرور بتوانێت ئەملا بکە دەبێت کاک مەسرور بێ ئیمزا لەسەر پرۆژێکی سلێمانی بکە و کاقوبات بچێت لە سەیەکی زاخۆ بکە باچێ ئەو یەکی وێ بکاتەوە ئەو یەکی تێکەراوی هەبێ یعنی مدیر عامەکان بە مدیر عامی بەڕێوەبەری گشتی هەرێمی کوردستان بن نەک ینی تەنها بۆ یەکێتی و پارتی بۆ یەکێتی پارتی بۆ خەڵکی بێلایەن بۆ خەڵکی دەرەوە بۆ هاوڵاتی ئاسایی خەڵیکە خەرچی دەرەوەی حیزبەکان لەوانەیە حیزبەکانی شەندێک لە ڕێ حیزبەکانی خۆیانەوە نەرمە دەسەڵاتێکیانە بێ بەرام خەڵکێک ئەگەر لە حیزبێک نەبێت و لەناو ئەم دوو حیزبە نەبێت لەوانەیە لەم حکومەتدار دەسەڵاتی نەبێت لەبەرەوە کاکەزانە ئەوەی کە کاک بابڵ وتی ئەمە پەیامە بەڕاستی یعنی ئەمە قسێکی ئاسایی و ئاتیادی نەبووە لە کۆبنەوەیەکی بۆ کادیرەکانی لە ڕاگەیاندنی ئاشکرا و توێتی لە بەردەمی نوێنەرایەتی هەموو حیزبە کوردستانیەکان و توێتی هەمیان ئامادەی ئەو دانیشتنەی یادی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون ئەمە پەیامە ئەڵێ ئێمە ئێستا 39 کورسین ئێوەش 39 کورسین فەرموو ئێمە لەو حکومەتە نیوەمان دەوێت باشە خۆت و بە هەموو حەق و حیسابێک وەک جارێککە پێت دەرێمە لە هەموو شتەکان ئێمە وەک یەک بین بۆ ئێمە نیوەی دەسەڵاتەکانمان نەبێ ئەمڕۆ قسەیەکی تر هەبوو بەڕێز کاک عەباس قسەیەکی تر هەبوو گوتیان ئەگەروانە بێ دەبێت بچینە هەڵبژاردننی پێشوەختە ئەمە حەلە چارەسەرە من گوێم لە وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان لە دوو هەندێک کادیریشیان بوو باسی لە بابەتە کرد دەزانی چۆنە ئەم قسەیەکە من هەست دەکەم هەر لە ئەوەلەوە ینی پوچەڵ دەبێتەوە ینی نا کاتی ئەوەمانە هەڵبژاردن بکەین نا خاوەنی کۆمسیۆنی خۆمانین خۆمان لە خۆمانەوە بڕیار بدەین و نە هەڵبژاردن بکەین هیچ لە معادلەکە دەگۆڕێ کاکە ڕقەمی کورسیەکانی لێوانی ئەم دوو هێزە لە نەوەتویەکەوە بێنە هەتا ئێرە حکومڕانی هەر پێکەوە بۆتین وەزارەت هەر پێکەوە بووین لە پەرلەمان هەر پێکەوە بووین هەر دوو زۆنەکەمان هەیە ئەمە بەم هەڵبژاردنەی دەکرێت دەبێت لە معادلەک بگەڕێت دوایی لەوە تێ بکەم ینی پارتی لە بە چ شتێک خۆی پێم سەیترتر بێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی هەموو ئەو بەڵێرانەی کە لە هەڵبژاردن داوێتی هەتا ئەم دقەیە جێبەجێ کردووە پێی وتوام زارە شەریک نەبم نایە لەم حکومەتە پێک بێ ئەگەر شەریک نەبم ینی ناتماوە حکومەتە بەڕاستی من حکومەتێکەوە کە شەریک دەبم تێدا و نتوانم خزمەتی خەڵک بکەم نتوانم خزمەتی هاوڵاتیەکان بکەم نتوانم ئەم جیاوازێ لێ نێوان ناوچە و زۆنە جیاوازەکان هەیە لای برم باشە ئەمە واقعەکە ئێستاوە هەز دەکەی ئەمە واقعەکە کە بۆشاییەک هەبووە فعلەن ئیهمالیەکە بووە یەکێتی بە حکمیەوەی بە تایبەتی جەنابی مام جەلالیش زۆر هەوڵی داوە لە دوای شەڕی ناوخۆ دۆخەکە ئارام کاتەوە هەموو جارە تەسحیب یەکێتی نیشتیمانی کوردستانی داوە لە پێناوی بەرژەوەندی گشتی کە کارێکی زۆر باشی کردووە دوای ئەم شەڕە نەگریسە ناوخۆیی کە هەبووە کە بەڕاستی خەڵک خواخوای بوو بەس شەڕ نەمینێ کە بەڕاستی کارێک بوو کردی دەبێت لە مێژوودا باش سەدان ساڵی تر ئەم ڕێیانەی مام جەلال ئەم ڕێکەوتنامە استراتیجی مام جەلال کە خۆمان ئێمە گەشتەکان لەوانەیە ڕەخنەمان هەبوو بێ لەمە بەڵام بەڕاستی شتێکی مێژووی کرد کە ئاسەواری شەڕی ناوخۆی بەرەو هادیبردنەوە برد گەیشتە قۆناغێکی ئارامتر بۆی پێکەوە حکومەتێک بەڕێوە بەرین وەڵا هەشت ساڵێکێتی پارتی وان لە هاتبوو دوای ئەم شەڕە نەگریسەی ناوخۆوەکو برا حکومەتیان بەڕێوە دەبرد پێکەوە بەڕێوەیان دەبرد وەڵایی ژیانی خەڵکیش زۆر باشتر بوو پرۆژەش زۆر باشتر بوو موچەخۆری ڕۆز ئیزۆلێستا زۆر باشتر بوو باشە ئێستاش یعنی کاک بابڵ دەرێ باشە من ئامادەم لەگەرتان دانیشم بەڵام بە بەرنامە بێ هەوڵ بدەین بزانین بەرنامەی حکومەتەکەمان چیە چۆن خزمەتی خەڵکەکەین چۆن دەسەڵات دابەشەکەین و بەپێی هەرێکە حەزمی خۆی بە دەسەڵات وەربگرێ بەڵام بەڕاستی ینی تۆ بری دەست بۆ برێ ئەرێ دەبام جارە وەزارەت ناخۆ لای من بێ برێ نابێ
ئێبرێ پەیوەندی دەرەوە بالای من بێ دەرەن نابێ عادی نەوت لای من بێ وڵا نابێ باشە با سەرۆکی حکومەت وەرێم دوو دەستگای تەنفیزیە چیان لای من بێ بۆی منش بتوانم لە ڕێگای و دەستگای تەنفیزیەوە ئەویشیان هەر نابێ ئەی کەواتە هەموو ئەو شتانە نابێ چ دەبێ ینی چەند وەزارەتێکت دەدەنێک کە هیچ بجەوداتێکشی بۆ ناخەنە ژێردەستی بۆی کە نتوانێت هیچ خزمەت بکاو برێن ئەم حیزبە شکستیە ناوە بۆیە قەنەعەت ناکەم بەڕاستی ینی یەکێتی هەتا ئاخر دەقە لە پێناوی بەرژەوەندی گشتی ئامادەی هەموو جۆرە تەنەزولەکە بۆ بەرژەوەندی گشتی لە پێناوی خزمەتی گشتی بەڵام بەڕاستی تەنەزول بۆ پارتی ناکەین تەنەزول بۆ ڕێی خەڵک دەکەین تەنەزول بۆ بەرژەوەندی گشتی دەکەین تەنەزول بۆ خزمەتکردنی خەڵک دەکەین تەنەزول لە مەسهەب و مەسئولیت دەکەین بەڵام تەنەزول بۆ پارتی ناکەین ئێمە ببینە شاگردی پارتی دەبێت شەریکی پارتی بین دەبێت شەریکی حکومڕانی بین نەک شەریکی پارتی ینی چۆن خۆی ئەو پێی وایە نابێ ئەو خۆی پێ حاکم بێ ئێمەی پێ شاگرد بێ ئێمە دەبێت پێکەوە بە پێی دەنگ و سەنگ و کورسیەکانمان حاکمیەتی ئەو وڵاتە بڕێوە بەرین خۆ بەجددیەوە کاک مەسعودیش لە ڕەمەزان بانگەوازێکی کردو دەرێ هێزە سیاسەکان کۆبنەوە دەژنی قوربان من پێم خۆشە ئەم کۆبنەوەی ئەنجام بدرێ و پێم خۆشە جەنابی کاک مەسعود خۆشی ئامادە بێ وەگوێ لەلایەنە سیاسەکان بەگشتی ڕابژیرێ ینی ئەو لایەنە سیاسیانەی کە دەنگ و ڕەنگ و سەنجیان هەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوانەی کە کورسیان هەیە ئەوانەی لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان باس پێت وایە ئەوەی ئێستا تەرحیوانچیە ئەوەی یەکێتی دەیوێت هاوسەنگیان هاوتەری بە لەگەڵ داواکاریەکانی خەڵکی هەرێمی کوردستانیش ئەوانەی لە دەرەوەی یەکێتیشن وەڵا بێگومان یەکێتی دەوێت هاوسەنجی بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان یەکێتی دەیوێت ئەم بارەلاری لە هەرێمی کوردستان هەیە کە تۆ زۆر جار لە دابشکردنی موچەی احتیادی دەرێن وەڵا لە سلێمانی پارە بڕا لە هەولێر نەبڕا لە پرۆژەیەک لەوێ زادەیەک لەوێ کرا لەوێ نەکرا ئەمە خۆ پەیوەندی بە یەکێتی پارتی و هەق هەبێ ئەمە ناقە ناوی پارتی بێندرێ ناوی یەکێتی بێندرێ پێویستە باسی حکوومەت بکرێ ئەم حکوومەتە هەر کەسێک تێدایە ئەم دەسەڵاتە ئەگەر ڕێگایەکی دەرەوەی شارەکری حق قسە لەگە وەزارەتی ئاودانکردنەوە کرێ گە ناو شارێکرێ لەگە وەزیری شارەوانی بکرێ ئەگەر کێشێکی ناوخۆ و مەسەلەن جێبەجێ نەکری کارە دادگایەکانی وەزارەتی ناوخۆی خەلق لەگە وەزارەتی ناوخۆ قسە بکرێ بۆشتا استراتیجیە گرینکان لەگە سەرۆکوەزیر و سەرۆکی حکومەت قسە بکرێ بەڵام ئێستا ینی ئۆتۆماتیکیان بووە مەڵا ئەمە یەکێتی نایکە ئەمە پارتی نایکە ئەمە خەتای پارتی ئەمە خەتای یەکێتی لەبەرەوە من پێم وایە هێزەکانی کوردستانیش هێزە حیزبەکانی دەرەوەی یەکێتی و پارتیش بەڕاستی لەگەر ئەوەن ئەم قۆناغی هەرێمی کوردستان پێویستی بە هاوسەنجی هێزە و پێویستیشی بەوەیە کە هاوسەنجی لە بینی ئەو دوو هێزە لە حکومڕانی لە خزمەتگوزاری لە پەیوەندیەکانیان لە یەکدەنجیان بۆ عێراق بۆ داواکردن هەست دەکەم ململانەیەکانی ناخۆمان لەسەر سەرۆک کۆمار و وەزیر و گزیر مادەی 140 و خزمەتگوزاریەکانی مادەی 140 و ناوچە دابڕێنەرەکان هەر لەبیر دانیشتن و پەیوەندیەکانمان هەر بردوتەوە چوون بۆیە و هاتنەوە هەر لە پێناوی هەندێک بەرژەوەندی تایبەتی و حیزبیدا بێ ینی شتە گشتەکانمان ئێمە منتیقەی کەرکووکمان لەوانەیە مادەی 140 لە شنگال بڕۆ بۆ خانەقینمان لەوانەیە ئەمە هەر بابەتێکی زۆر لاوەچیش بێ ینی لەم حالەتەکە پێویستە بەڕاستی ئێمە لە دەرەوەی یەشێتی و پارتی لە دەرەوەی حکوومەت لە دەرەوەی پەرلەمان هێزەکانمان ینی ئەنجومەنێکی تایبەتیان هەبێت تەنها بۆ پەیوەندیەکانی بینی هەرێم و حکوومەتی عێراقی بۆی کە هەندێک بۆشاییمانێ هەتا ئێستاکە بە بۆشایی بەجێ ماوە قسەمان لێ نەکردووە حەق قسە لەسەم بابەتانە بکرێ بەڕاستی ئەمانە لەبیر نەکەین لە پێناوی پۆستی وەزارەتێک و پێکەنانی حکوومەت بۆیە هیوادارم ئەم کۆبنەوەی حیزبەکان لە ماوەیەکی نزیک بکرێت و هەموو سەرۆکەکانش بەشداری بکەن و هەموو سەرۆکەکان کەس خۆی لە کەس پێ گەورەتر نەبێ بەڕاستی بچووکترین حیزب بۆ گەورەترین حیزب ڕێز و تەقدیر و کەسایەتی ئەمە شتێکی ترە من باسیەمەیان ناکەم بەڵام هەمویان ڤیتۆیان لە پێناوی بەرژەوەندی گشتی هەبێ هەمویان لە پێناوی بەرژەوەندی گشتەکان ڤیتۆیان هەبێ بۆ ئەوەی کە ئەم دۆخە تێپەڕێنین ئیتر چیتر نەبێتە مناقەشەی هەم ڕاگەیاندن و هەم گومان و قەلەقی هاوڵاتیان و نێردەی وڵاتانیش بێن لێرانە جارێکی تر نسیحەتمان بکەن و ئێمە خۆمان بەرژەوەندی خۆمان نەزانین ئەم هەرێمی کوردستانە ئەو هەرێمە کوردستانەی پێش ڕوخانی سەدام حوسێن نییە پێش ڕوخانی سەدام حوسێن ئەم هەرێمە جیاواز بوو پەیوەندیەکانی لەگەر وڵاتانی دەرەوە جیاواز بوو بەرژەوەندیەکانیشان لەگە ئەم هەرێمە جیاواز بوو ئێستا جیاوازە بۆیە هیوادارم ئەمانە لە ئاستی مەسئولیت دابن و بیر لەم
جیاوازیان نەبکەنەوە و بیر لەم هەرێمی کوردستانش بکەنەوە. بەڵێ بەڕێز عەباس فەتاح ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری کۆیەوە لەگەڵمان بووی. زۆر زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە بەڕێزکار. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان.